ڕق و تووڕەییەک کە سەرنجام وەک گڕکانێک دەتەقێتەوە. ڕۆژنامەی مەردم سالار چاپیتاران لە ژمارەی ئەمڕۆ چوارشەممەدا راپۆرتێکی سەبارەت بە ئاستی پەرەسەندنی هەژاری و نەهامەتی ئابوووریەکان لە پارێزگا جۆراوجۆرەکانی ئێران بڵاو کردەوە. ئەم راپۆرتە دەری دەخات کە لە کۆتایی پاییزی ساڵی 1402دا پێوەرەکانی هەژاری و نەهامەتی ئابووری لە هەموو ئێراندا زیادی کردووە و لەم نێوەندەدا تاران لە نزمترین و پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری لە بەرزترین ئاستدا بووە. بەپێی ئەم راپۆرتە ئاستی ژیانی خەڵک لانیکەم لە 14 پارێزگای وڵات بە ڕێژەی 50% بە بەراورد لەگەڵ ساڵی 1401 لەم وەرزەدا دابەزیوە. بەڵام پێوەرەکانی هەژاری لە ئێران چۆن دیاری دەکرێت؟ بە گوێرەی راپۆرتی ئێکۆێران پێوەرەکانی هەژاری وەک یەکێک لە گرنگترین پێوەرە ئابوووریەکانی خۆشگوزەرانی لە کۆی دوو ڕێژەی بێکاری و هەڵاوسانی ساڵانە بەدەستێت. بێکاری و هەڵاوسان دوو بابەتن کە کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر بارودۆخی ژیانی خەڵکەیە. بێکاری سەرچاوەی داهاتی خەڵک دەبڕێت و هەڵاوسان بە واتای بەرزبوونەوەی نرخی کاڵا و خزمەتگوزاریەکانە. بە گوێرەی ئەم لێکۆڵینەوەیە جگە لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری، پارێزگاکانی کوردستان و بەلوچستان و یەزدیش خاوەنی بەرزترین ڕێژەی هەژاری. ئەم راپۆرت و زانیاریانە کە بێگومان تەنیا گۆشەیەک لە واقعیەتەکان دەخەنە ڕوو، لە حاڵێکدا لە چاپەمەنیەکانی ژێردەسەڵاتی ڕژیمدا بڵاو دەکرێنەوە کە ڕۆژ نییە هەر لەم ڕۆژنامانەدا زۆر بێشەرمانە لە زمان ڕئیسیەوە باس لە گەشەی ئابووری و دابەزینی ئاستی هەڵاوسان نەکرێت. دەرەنجامی سەپاندنی ئەم ئاستە لە هەژاری و نەهامەتی بە واتای کەڵەکەبوونی پۆتانسیەلی تەقینەوەیەکی قوڵە لە ناخی کۆمەلگادا. ئەوەی ئەمڕۆ لە ڕەوتی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدا بەرچاو دەکەوێت بەشێکی بچووکە لەو گڕکانی تووڕەییە کە سەری هەڵداوە. بەرپرسانی ڕژیم پۆتانسیەلی تەقینەوە و نەفرەت و بێزاری ملیۆنان خەڵکی بێبەش و ستەمدیتوو دەناسن و لە بەرامبەریدا هیچ ڕێگایەکیان جگە لە پەرەپێدانی سەرکت و خەفەقان نەگرتوۆتە بەرد. بەڵام کۆمەلگای ئێران لە ماوەی ئەو 1 ساڵ و نیوەی کە بەسەر سەرهەڵدانی شۆڕشی ژینادا تێدەپەڕێت نیشانی داوە کە ئامرازی سەرکۆت ئەو کاریگەریەی جارانی نەماوە و ڕژیم نەیتوانیوە کۆمەلگا چاوترسێن بکات و پێش بە خەبات و ناڕزایەتی مافخوازانەیان بگرێت. گومان لەوەدا نییە کە گرانی و پەرەسەندنی هەژاری و بێکاری کاریگەری زۆر خراپ لەسەر دۆخی کار و ژیانی کرێکاران و زۆربەی هەرە زۆری بێبەشانی کۆمەلگا دادەنێت. ئەم ڕاستیە بە خستنەڕووی پێوانەی تەکنیکی ناتوانرێت لە چاوی ئەو خەڵکە بشاردرێتەوە کە قوربانی ڕاستە و خۆی ئەم نەهامەتیەن. کۆمەڵانی چینی کرێکار و زەحمەتکێش زۆر باشتر لە بەرپرسانی ڕژیم و ڕۆژنامە فەرمیەکان ئەم ڕاستیە دەناسن. جگەلەوە هەڵسوڕاوانی کرێکاری لە کاریگەریە نەرینیەکانی هەژاری لەسەر ئاستی خەبات و هێزی ڕێکخراوبوونی کرێکارانیش بە باشی ئاگادارن. هەژاری و بێکاری نایەکگرتووبوون و پرش و بڵاوی لە نێو کرێکاراندا پەرە پێداوە. بەرپرسانی کۆماری ئیسلامی و خاوەنکارەکان بە پشتبەستن بە ئەرتەشی ملیۆنی بێکاران توانیویانە هەژاری و پرش و بڵایی و سەختترین بارودۆخی کار و حەقدەستی کەم بەسەر کرێکاراندا بسەپێنن. ئەوان بە دەست بە سەرداگرتنی سەرچاوەکانی سەروەت و سامانی ئەم کۆمەلگایە و سەرمایە زەبەلاحەکان و هەروەها چەوسانەوەی هەرچی زیاتری کرێکاران بەردەوام خەریکی کەڵەکەکردنی قازانجی زیاترن و کەلێنی چینایەتیان قوڵتر کردوێتەوە. لەم بارودۆخەی ئێستادا کە هەژاری و نەهامەتی سەرانسەری ئێرانی داگرتووە، تەنیا ڕێگای بەگشتدا چوونەوەی بریتیە لە وەڕێخستنی بزوتنەوەیەکی دادخوازیتەوە. بۆ پێکهێنانی بزوتنەوەیەکی بەهێزی دادخوازیتەوە پێویستە ئەو خەبات و ناڕزایەتیانەی ئێستا لەم پرش و بڵاویە ڕزگاریان بێت. پێویستە ویست و داواکاریە بە پەلە و هەنووکێیەکانی کرێکاران و زەحمەتکێشان ببێت بە پرسی سەرجەم کرێکارانی لەسەر کار و بێکار
ژن و پیا و لێهاتوو و ناشارەزا لە ئاستێکی سەرتاسەریدا. بەدیهاتنی ئەمەش گرێدراوە بە پەرەسەندن و پتەوتربوونی پەیوەندیە هەبووەکانی نێوان هەڵسوراوانی کرێکاری و تێکۆشەرانی پێشەنگی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەسەر ئاستی سەرتاسەریدا. واقعیەت ئەوەیە کە بۆ چینی کرێکاری ئێران و بۆ ملیۆنان کەس لە چین و توێژە بێبەشەکانی کۆمەلگا هیچ ڕێگایەکی دیکە نەماوەتەوە جگەل لە خەبات و ناڕزایەتی دەربڕین. بە دڵنیاییەوە ئەوان نانەوێت شاهدی مەرگی بە شوێنەی خۆیان بن. خۆڕاگری ژنانی ئازادی خواز لە شەقامەکان لە بەرامبەر ئەو شێوازە ژیانەی کە لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە بەسەریاندا سەپێنراوە، مانگرتنە کرێکاریەکان و خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامی خانەنشینان سەرجەمیان دەرخەری ئەو ڕاستیان کە خەڵک چیتر ئامادە نین ببنە قوربانیانی نادیاری ئەم دۆخە کارە ساتوارە. ئەوان چیتر ئامادە نین تا شاهدی ئەوە بن کە بەناو دادگاکانی ڕژیم چۆن حکمی نامرۆڤانە لە دژی خەباتکارانی دەست بەسەرکراو دەردەکەن. بەرپرسانی ڕژیم بە خەیاڵی خاوی خۆیان پێیان وایە دەتوانن بەم جۆرە ڕێوشێنانە کۆمەڵانی خەڵکی ناڕازی وەگیان هاتوو بنێرنەوە ماڵەوە. ئەوەی کە لە جەرگەی ئەو هەموو نەهامەتیانەدا، لە جەرگەی هەموو ئەو هێرش و دەستڕێژیانەی کە دەیکەنە سەر سفرەی ملیۆنان کەس، کۆمەلگا شاهدی ناڕزایەتی ڕۆژانەی کرێکاران و مامۆستایان و خانەنیشانی و هیترا، دیارترین هێمای بێکاریگەری ئیدعاپوچ و بێبنەماکانی بەرپرسانی ڕژیم و هاوکات بوونی پۆتانسیێلی تەقینەوەیەکی عەزیمە لەم کۆمەلگایەدا. خەڵک لە ژیانی واقعی خۆیاندا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەرک بەو ڕاستیە دەکەن کە تەنیا ڕێگای ڕزگار بوون لەم بارودۆخە پڕ لە نەهامەتیە بریتیە لە پەرەپێدانی ناڕزایەتیەکان، هاتنە سەر شەقامەکان، مانگرتن لە کارگە و ناوەندەکانی پیشەسازی و بەرهەمهێنان و ئامادەکاریەکی هەمەلایەنە بۆ ڕووخاندنی شۆڕشگێڕانەی ئەم دەسەڵاتە.